اسمری سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە بەرنامەی کۆوارتان پێشکەش دەکەین و گرنگترین هەواڵە هوەری و کولتوریەکانی هەفتەتان پیشان دەدەین جگە لەوەش چەند بڕگەیەکی تایبەتی ئەزمموی هونەرمەندان و نووسەرانمان بۆ ئامادە کردوون. لە ساڵیادی دەستپێکی ئەنفالی گەرمیان کۆمەڵی قوتابی زانکۆی سلێمانی چەند چالاکیەکیان بۆ یادی ئەنفال ئەنجامدا. لە چالاکیەکاندا پێشەنگەیەکی فۆتۆگرافی لەسەر ئەنفال و نمایشکردنی فیلمێکی دۆکیومنتاری لەسەر ئەنفال بوو بۆ ئەوەی ئەم نەوەیە هەمیشە ئەو یادەیان لەبیر بێت و لە یادی نەکەن. ئەم ئیڤنتەی ئێمە دەربارەی بۆ یادکردنەوەی ئەنفالە ئەوەی ڕاستی بێ ئێمە خۆمانەمان ویست 4 ئەم ئیڤنتە پێشکەشکەین بەڵام لە بەرەوەی خوێندکارین و کاتەکە دیاریکرااو بوو ئیتر 4 دامانە ئەویش دەستپێکی ئەنفالی گەرمیانە بۆ مناسبەیە و ئێمە ئەم ئیڤنتەمان ڕێکخستەوە ئامانجمان ئەوەیە کە خوێندکارەکانی خۆمان وەکو ئەوەی کە ئەمان جیلێکی تازەن و لەوە ئەچێ زۆر زانیاریان نەبێ دەربارەی ئەو کارە ساتانی کە بەسەر کورد هاتووە زیاتر حەزمان کرد ئەمە وەکو ناساندنێک بەیان بیرخستنەوەیەک بێ بۆ ئەو گەنجانە. گۆڤاری وانەر یەکەم ژمارەی بڵاو کردەوە لە سلێمانی کە گۆڤارێکی وەرزیە و گرنگی بە بابەتی ئەدەبی و هوەری دەدات. یەکەم ژمارەشی دۆسیەکی سەبارەت بە نووسەر بەختیار عەلی تیادایە. ڕیارماندا گۆڤارێکی ئەدەبی وەرزی بە ناوی وانەر دەربکەین ئەگەر لە ناوەکەشەوە دەست پێ بکەین وانەر بە زاراوی هەورامی واتە خوێنەر و گۆڤارەکە پێکاتووە لە چەند تەوەرێکی گرنگ لەوانە لێکۆڵینەوە بابەت دەربارەی ئەدەب و شەعر و چیرۆک و دیداری ئەدەبی و لە هەر ژمارەیەکی گۆڤارەکەش ئێمە مەلەفێکی تایبەتمانە بێت لەسەر نووسەرێکە بۆ ژمارەیەک ئێمە نووسەری بەتوانای کورد بەختیار عەلیمان هەڵبژاردووە بۆ ژمارەیەک ئەمڕۆ ئێمە لە مەراسیمێکە لە شاری سلێمانی لە هۆڵی مەڵبەندی ڕۆشنبیری سلێمانی گۆڤارەکە بڵاوکەینەوە و گۆڤارەکە ناوەڕۆکەی پێکاتووە لە وەکوتم کۆمەڵی بابەتی ئەدەبی و لە ڕێ قەبارەوە 250 لاپەڕەیە و جگە لە بابەتی ئەدەبی ئێمە بابەتی هوەریشمان هەیە کە پێگاتوە لە بابەتی شانۆیی. لە زنجیرەی کار و چالاکیەکانی گەلاوێشدا کۆڕێکی تایبەت بە سەرهەڵدانی چیرۆکی کوردی لە شاری سلێمانی بە تایبەتی هەردوو چیرۆکی لە خەومای جەمیل سائیب و مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار جافکرا لەلایەن نووسەر ئازاد تۆفیقەوە بابەتەکان شیکرایەوە و گفتوگۆی لەبارەوە کرا. قسەکانی ئەم پانێڵی ئەمڕۆمان بریتیە لە قسەکردن لەسەر دروستبوونی یابڵی سەرەڵدانی چیرۆکی کوردی لە شاری سلێمانی کە یەکەم چیرۆکی لە خەومای جەمیل سائیب و دووەم چیرۆکی مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار جافە. قسە لەسەر ئەوەیە ئەم دوو چیرۆکە لە ساڵانی 25 و 27 نووسراون و دوو چیرۆکی کاریگەرن و ئەو کە ڕۆژارەی کە پێوتە ڕۆژانی داگیرکردنی کوردستان لەلایەن
ئینگلیزەکانەوە بزوتنەوەی شێ مەحموو دوایی بستنەوەی شێ مەحموو گرتنی شێ مەحموو با بڵین و کوژانەوەی بزوتنەوەکەی و ڕۆژنامەی پێشکەوتن و ڕۆڵی سۆن و ئەم دوو چیرۆکە لەناو ئەو ئەدەبی کە پێوتێ ئەدەبێکی کوردی و ئەدەبێکی خاڵس کە خزمەت بە بزوتنەوەی ڕزگاری یا خزمەت بە قەزەی کوردی بکات لە پاڵ جوانیەتی خۆیان لە پاڵ ئیستاتیکای خۆیان لە پاڵ هونەری خۆیان چ کاری گەریەک چ تاسیرێکیان نەبووە. هەیفا ڕوبەیعی مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێرە بەشی شێوەکاری بە شێوەی کلاسیک و واقعی کار دەکات. ئەو لە هەوڵی ئەوەدایە تابلۆکانی ڕکابەری فۆتۆ بکات. هەیفا میوانی ئێمەیە و دەڵێت هەموو ڕۆژێک دەبێت وێنە بکێشم چونکە وێنەکێشان ژیانی ڕزگار کردوم و عاشقیم. هەیفا داوود جۆدە ملقب هەیفا ڕوبەیعی هەیفا داوود جۆدەم بە هەیفا ڕوبەیعی ناسراوم وێنەکێشم. دەرچووی ساڵی 1990م لە پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدا. هەروەها ساڵی 1998 کۆلێژی هونەرە جوانەکانم خوێندووە. لە منداڵیەوە دەستم بە وێنەکێشان کردووە و لاسایی براگەورەکەمم دەکردەوە کە وێنەکێش و خۆشنووس بوو. ئیترم حەزم لە گەڵم گەورە بوو و چوومە پەیمانگا. دوایەوە دەستم بەکاری هونەری کرد لە ناو پاس و گۆڕەپانی پەیمانگا وێنەم دەکێشە لە هەموو شوێنێک وێنەم دەکێشە تاکو هەستم کرد بەرەو پێش دەچم. هاوڕێکان و مامۆستاکان و خانەمادەکەم پشتگیریان دەکردم. دواتر تابلۆکانم دەفرۆشت. ئیتر حەزم بۆ وێنەکێشان زیاتر بوو. دواتر ئاواتم زیاتر بوو کە وێنەی خەیاڵەکانم بکێشم. أنا أنتمي إلى المدرسة الواقعية الكلاسيك اللي أقلد الفوتوغراف يعني أحس شێوازی کارکردنم واقعیە واتە کۆپی فۆتۆگراف دەکەم. کاتێک وێنە دەکێشم وا هەست دەکەم کە دەتوانم وەکو خۆی لە فۆتۆ جوانتر وێنەی شتەکان بکێشم. لە ئێستادا قۆناغی کارەکانم من بلانەی فۆتۆگرافی دەکەم. زۆر جار خۆم دەڵێم دەبێت وەکو فۆتۆ دەربشێت. ئەمە شێوازی کارەکانی منە. أرسمه يعني كأنه فوتوغراف بس أضيف له لمسات الفرشة. هذا أسلوب الرسم. بعد السقوط جيت الأربيل. دوای ڕوخانی ڕژێم هاتم بۆ هەولێر و پێشانگایەکم کردەوە. سەرکەوتنێکی باشم بەدەستهێنا. دوای پێشانگاکەم بانگیان کردم وتیان سەرسامین بەکارەکانت. هەست دەکەیت ئێمە دەبێت چیت بۆ بکەین تا بەردەوام بیت؟ منیش لە وەڵام داوتم ئارەزوو دەکەم ببمە مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکان. بەو شێوەیە دامەزرام و لەگەڵ قوتابیەکانمان کارمان کرد و هونەرمان زیاتر خۆش دەویست. کارمان لەسەر کولتوری کوردی کرد و سوودمان لە هەڵپەڕکەی کوردەواری و جلوبەرگی ناوازە و ڕەنگاوڕەنگی کوردی بینی. تأثرت بطبيعة كردستان بأجواءها بجبالها بطبيعة الثلج اللي من زۆر کاریگەر بووم بە سروشتی جوانی کوردستان بە چیا و بەفربارینەکانی و بۆ یەکەم جار لە کوردستان بەفرم بینی. زۆر حەزم لێی کرد و دەستم کرد بە وێنەکێشانی و تێکەڵکردنی کولتوری کوردی لەگەڵ سروشتە جوانەکەی کوردستان تاوەکو بە زیندوی بمێنێتەوە. راح فحولناها إلى لوحات تأثرنا بها اللي نعيد التراث من جديد باللوحة بالفرشة باللوحة.
الرسم عشق وجنون. وێنەکێشان لە لای من عشقا، خۆشەویستیە، تەنانەت ناتوانم تەنها بۆ ڕۆژێکیش دوور بم لە ڕەنگەکان و وێنە نەکێشم. ئەگەر وێنەکێشان نەبوایە لە ژیان نەدەمام. أهم نقطة يعني لو ما الرسم ما بقيت بهالحياة. قوڵایی استراتیژی نوێترین کتێبی وەرگێڕانی نووسەر و وەرگێڕ نەریمان تاڵیبە. ئەم کتێبە لە بنەڕەتدا لەلایەن پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد داود ئۆغلۆوە نووسراوە بە زمانی کوردی لە دووتوێی 885 لاپەڕا بڵاوکراوەتەوە. ناوڕۆکی کتێبەکە باس لە ڕۆڵی تورکیا دەکات لە سیاسەتی نێودەوڵەتی و لە سیاسەتی هەرێمایەتیدا. با پێکەوە زیاتر دەربارەی ئەم کتێبە و گرنگەکەی بزانین. قوڵایی استراتیژی یەکێکە لە کتێبە بەناوبانگەکانی پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد داود ئۆغلۆ و بەناوی قوڵایی استراتیژیە و لە دووتوێی 885 لاپەڕەی کە تەرجەمەم کردو بۆ کوردی و لە تقریباً 6 ساڵ بە تەرجەمەکردنیەوە خەریک بووم و دەقەکەم پیشانی شارەزایانی زمانی تورکیاوە بەراوردیان کردووە و بە دەقێکی باش ناویان بردووە. هەوڵ ماوە لە تەرجمەکردنا ئەفکارەکان بگوازمەوە، نەک وشە سازی بکەم. ناوەڕۆکی کتێبەکە باسی تورکیاکات و ڕۆڵی تورکیا لە سیاسەتی نێودەوڵەتی و لە سیاسەتی هەرێمایەتیە و پێگەی تورکیا و کتێبەکە بۆچی گرنگە چونکە لە بەشێکی باشیە باسی هەرێمی کوردستانەکە هەرچەنەوەڵێ باکووری عێراق باسی کوردستانەکە باسی جوگرافیای کوردستانەکە و بە شوێنێکی هەرە گرنگی ململانەی جیهانی و ململانی نێودەوڵەتی دائەنێ و بە شوێنێکی هەرە گرنگی سەرڕێگای هاتوچۆی نێوان کیشۆرەکانی دائەنێ بە تایبەتی کیشۆری ئۆرۆ ئاسیا و هەموو کیشۆرەکان بەیەکەوە ئەبەستێت و ئەمە ژوای کردووە کە کوردستان بێتە هەرێمی کوردستان بێتە شوێنێکی سەرنجڕاکێش بۆ ئەمریکا و بۆ رووسیا و بۆ دەوڵەتانی ئەوروپاش. یەک نقطەی کە ماوە کە بیڵێن باسی ئەوەیە کە ئەڵێ هەرێمی کوردستان لەبەرەوەی کە ناتوانێت دەوڵەت دروستکات هەمیشە بۆتە هۆیەوەی کە سەرچاوەیەک بێ بۆ جۆرە سیاسەتێکی ئاڵۆز یا هێزەکانی دیکە بێنتیایە گەمە بکەن. کتێبەکە جێی سەرنجە بۆ خوێنەری کوردی بە پێویستە لە کتێبخانەی کوردیا هەبێ لەبەرەوەی کە ئێمە تێبگەین کە تورکیا چۆن لە خۆی دەڕوانێ و تورکیا چۆن لە ناوچەکە دەڕوانێ و چۆن بیری کردوتەوە کە سیاست بکە. بۆ نمونە لە 2010 لەگەڵ عێراقا ئیتیفاقی استراتیژی مۆر کردووە کە هەرێمی کوردستانیش بەشێک بوو لەو ئیتیفاقی و لەو وەکوی کە هەرێمێکە لە ناو عێراقا. بەڵام ئەو ئیتیفاقیە بینی دوایی داود ئۆغڵۆ پێشبینیە کات پێشبینیەوە کە ئەڵێ لە داهاتووە لەگەڵ عێراقا ئێمە کێشەی گەورەمان تووشە بێ لەسەر ئاو لەسەر ململانی سیاسی لەسەر نفوس ئەوە بووکە بینیمان لە ساڵانی دواترە ئەو پێشبینیانەی هاتەدی. کتێبەکە لە سێ بەش پێکاتوە تەمان لە بەشی سێمیە باسی هەرێمی کوردستانەکە باسی ناتوانێت ئەوە بشارێتەوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی جیۆسیاسیە و دەورێکی کارای هەیە و بەڵام تاکی لەسەرەوە شکاتەوە کە دۆزی کورد و
کێشەی عێراق لە دوای نەوەیەکەوە ئەڵێ شیکاریەکی ئارامی ئەوێت و ئەڵە پێویستی بەوەیە کە بنەماکانی تەعاملکردن لەگەڵ دۆزی کورد و عێراق بگۆڕێ. باسی عایدە سیاسیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست دەکات دە و بنەماڵە سیاسیانەی کە دەوری کاریگەریان هەبووە وەکو بنەماڵەی جومەیل، بنەماڵی جۆنبڵات و عایدەی بارزانی کە ئەڵێ لە 100 ساڵی ڕابردووە دەورێکی زۆر کاریگەریان لەسەر سیاسەتی ناوچەکە هەبووە. هەر لە کتێبەکە باسی دەوری بارزانی نەمرەکە کە لە هەفتایە توانیوێتی یەکەم چوارچێوەی قانونی بۆ کوردی عێراق دابین کە ئەوەی کە دەسەڵاتی ئۆتۆنۆمی بوو. باسی دەوری کاریزمی و کارای دیبلۆماسیەتی سەرۆک مەسعود بارزانیە کات کە باسیەوە کاڵێ لە نەبوونی دەوڵەتە بارزانی توانیوێتی کە دیبلۆماسیەتێکی کراوە و نەرم و کردنەوەی پەنجەرەکان بەڕۆی یعنی تونترین و سنترالی ترین حکومەتی ناوچەکان بکاتەوە. هونەرمەندێکی شاری دهۆک میوانی ئێمە دەبێت. پەروەر موحسین لەم بڕگەیەدا باستە ئەزمموی هوەری خۆی وەک میوزیکژن و گۆرانی بێژ دەکات. ئەو لە ساڵی 2000ەوە دەستی بەکاری هوەری کردو و یەکەم ئەلبومی گۆرانی ساڵی 2010 بڵاو کردوتەوە کە ستایلی گۆرانەکانی زیاتر سلۆ بوون. چیروک و بیرها تنیت منوته بنابرین افین مرو اسمری جراین ما و مری چیروک و بیرها تنیت منوته سالا 2000 من دست کاری هنری گریه یکمین کلیپ من چکر بود 2001 کلیپ اگادی من چکر پشتی اینگه فتره که از وکوبوی مقطابی پیمانگه هنرین جوان و رابطه ده فتره از قطابی دام من کارت هنری کردن حتی سال 2010 من البوم یک چکر 2010 10 استرانه پیکت هات اف البوم جی استرانه با رابطه ستایل سلو بون پشتینگه 3-4 استرانه که من وی البوم کلیپ کردن و از بردام بوم حتی نو که دو کلیپ من چه کردن اف کلیپ بچه دف من سرنجاوا یا راکش بو خلقی که جی بوم خوشی کلیپ آزل گلتا و بوری اوینامه و نکجی از مجیلی کاره که هنری ما بزیدرین وقتی انشالله دی بالاف کم بو حاجه کرد دنگه نبيت انت يا خنبي ويا ضامي بي نبيت انت يا دربي ويا ضامي بي من نبيت انت يا خنبي ويا ضامي بي من نبيت انت يا دربي ويا ضامي بي اف کارت من کردیم مثلا با نمونه عندك هوزان و دستمت کفن از او چند حواله کن پیک بترین دابش کردن موسیقی و آوازا و امدانین اجی چما مال تنترین مخار مثلا ساعت کمه که دی آوازه که بود درست کم دنی حوالت خودم برادرت خودم بجمه کار مثلا گوی خوب دنی که چواه اگر 3-4 اگر ای آوایا باش بو موافق بین ایک شوا درست کرد هر دی سام هر 3-4 اگر دی موافق بین دی دست بتمار کرنه که اینو لسر چون من تو دیتی یا بخم بوی وکی دل من صلاوه کل تناکل لسر چون من تدیتی یا بخم بوی وکی دل من صلاوه کل
تنکن رونده کارک ندامن برام برتر آستیام او دلی گازی تکن رونده کارک ندامن برام برتر آرمان جا من اوه مثلا اف تشتت دف من از بیهین ما خلقه کی اف خلقه حج گهداریا ویستایلیت کرد که بشه که جان موسیقی که هر پیشکفتی بید بلاف بیتن الولات ما اف ستایل مثلا اف ستایل حساجی هر چنده گورین یا بردوامت چه بیت موسیقی دا بل ستایل جدانه ناینه گورین بەڵگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن با خێر و خۆشی.